لە ژێر دروشمی ئاشتی لە پێناو گەشەکردندا. قۆناغی یەکەمی پلانەکەی دۆناڵد ترەمپ بۆ ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە مەنامەی پایتەختی بەحرەین دەستی پێکرد. کۆنگرەکە بە سەرپەرشتی گاریت کۆشنەری ڕاوێژکار و زاوەی ترەمپ و جیسۆن گرێنبڵات نێردراوی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست و دەیڤید فریدمان باڵوێزی ئەمریکا لە ئیسرائیل بەڕێوە دەچێت. ئەو کەساتیانە بە پشتیوانی لە بنیامین ناتانیاهوی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنەمای پێکهێنانی دەوڵەتی فەڵەستینی ڕەت دەکەنەوە کە لە پەنای ئیسرائیلدا بژی. هەر بۆیە ئەم قۆناغی پلانەکە ئابووریە و قۆناغی سیاسی دواخراوە بۆ ئەو کاتەی زەمینەی بۆ خۆش دەکرێت. گاریت کۆشنەر لە دیمانەیەکی جەزیرەدا لە بارەی نەخشەی عەرەبی کە لە کۆنگرەی 2002 بەیروتدا لەلایەن شا عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیزی سەعودیەوە پێشنیارکرا بوو دەڵێت ڕاستە ئەو نەخشەیە بۆ ئەو کاتە کارێکی زۆر جوان و گەورە بوو، بەڵام ئەگەر کردەی بوایە دەبوو هەرزوو جێبەجێ بکرایە. بەڕێوەچوونی کۆنگرەی ئابووری بەحرەین و قۆناغی یەکەمی گرێبەستی سەدە لە کاتێکدایە 28 ساڵ لەمەوبەر بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئێستای ئیسرائیل لە کتێبەکەیدا شوێنێک لە ژێرخۆردا ئاماژە بۆ دەکات ئەو کاتەی گفتوگۆکانی ئۆسلۆ لە ئارادا بوون ئەو زانیاری تەواوی هەبوو لەوەدا کە لە ناو قەوارەی ئیسرائیل و حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکاندا تەنها کەسێک نەبووە بەڕوای بە تێزی هەبوونی دەوڵەتی فەڵەستینی هەبێت لە پەنای دەوڵەتی ئیسرائیلدا. لەلاکی ترەوە لە ناوفەڵەستینیەکان بایکۆتی کۆنگری ئابووری بەحرینیان کرد و بزوتنەوەی حەماسیش ئاماژە بۆەوە دەکات فەڵەستین بۆ فرۆشتن نییە. هاوکات موحەممەد ئاشتی سەرۆکوەزیرانی دەسەڵاتی فەڵەستینی لە کۆبوونەوەی حکوومەتەکەیدا ڕایگەیاند بەشداری نەکردنی فەڵەستینیەکان لە بەحرین شەریەت لەو کۆنگرەیە وەردەگرێتەوە. جگەلەوەش جەماوەری فەڵەستینیش هیچ بڕوایەکیان بە کۆنگرەی ناوچەی و جیهانیەکان نییە و پێیان وایە هەر مافێک گەلێکی زیندوی لە پشتەوە بێت هیچ هێزێک ناتوانێت لە ناوی ببات و گەلانی لێ بێبەش بکات. سودمەندی یەکەم لە گرێبەستی سەدە و کۆنگرەی ئابووری بەحرین قەواری ئیسرائیلە. پێشتریش ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل جۆن بۆڵتنی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکای بە ناوچە داگیرکراوەکانی کەناری خۆرئاوە و ڕووباری ئاردەندا ژێڕاو ئاماژەی بۆ کرد بە هیچ شێوەیەک ئامادەی چۆڵکردنی ئەو شوێنە استراتیژیە نییە. ئەوە نیشانەیە بۆ ئەوەی کە پلانەکەی تیمەکەی ترامپ هەمان پلانی حەزبی لیکۆد و ناتانیاهۆیە. زانیاریەکان ئاماژە بۆ دەکەن بە پێی نەخشەی کۆنگرەی بەحرەین 50 ملیار دۆلار کۆ دەکرێتەوە و بەم شێوەیە دابەش دەکرێت. 28 ملیار بۆ سەرزەویە فەڵەستینیەکان و کەرتی غەزە، 7 ملیار و 500 ملیۆن دۆلار بۆ ئەردەن و 9 ملیار دۆلار بۆ میسر و 6 ملیار بۆ لوبنان لەناو ئەو 179 پرۆژێشدا کە پێشنیاز کراون. هەروەها دروستکردنی ڕێگەیەک بۆ بەستنەوەی کەناری خۆرئاوە بە غەزەوە کە بڕی 5 ملیار دۆلاری تێدەچێت. با بڕای شارەزانیش ئەگەر ئاشتی و سەقامگیری لە وڵاتێکدا نەچەسپێت هیچ پرۆژەیەکی وەبەرهێنانی ئابووری سەرناگرێت. لامان کاتیشدا مەحموود عەباسی سەرۆکەی دەسەڵاتی فەڵەستینی لەبارەی ئەو کۆنگرەیەوە دەڵێت دارایی و ئابووری گرنگە بەڵام چارەسەری سیاسی گرنگترە. کاتێک لەسەر بنەمای شەڕیەتی نێودەوڵەتی و دامەزراندن و چەسپاندنی دوو دەوڵەت کێشەکان چارەسەر دەکرێن ئەو کاتە سڵاو لە هەر کەسێک دەکەین یارمەتیمان بدات. ئیسماعیل هەنیا سەرۆکی مەکتەبی سیاسی حەماسیش باس لەوە دەکات کۆنگرەی بەحرەین شوناسی ئابووری هەڵگرتووە بەڵام لە ڕاستیدا مەبەستەکە و نێوەڕۆکەکەی سیاسیە. لەگەڵەوەشدا موشیر ئەلمیسری وتەبێژی حەماس ڕایدەگەنێت کێشەی فەڵەستینی کەس نوێنەری نییە جگە لە گەلەکەی خۆی نەبێت. ئەوەی ترامپ دەیکات دەیوێت کێشەی سیاسی بکاتە مرۆیی و پێگەی داگیرکاریش لە پێکاتەی فەڵەستینیدا بچەسپێنێت. کۆنگرەی ئابووری بەحرەین وەک بەشێک لە ڕێکەوتنی سەدا بۆ چارەسەری کێشەی فەڵەستین جوولەکە لە ڕۆژانی 25 و 26 ئەم مانگە لە مەنامەی پایتەختی بەحرەین بەڕێوە دەچێت. بەڕێوەچوونی کۆنگرەکە لە کاتێکدایە لە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا لە ساڵی 2016 ترامپ بەڵێنی بە لۆبی جوولەکەکاندا بوو کێشەکە چارەسەر بکات با پێی پلانی ئیدارەکەشی چارەسەرەکە لە خزمەتی ئیسرائیلدایە.